ئاهەنگەکانی ساڵی نوێ سەرباری ئامادەکاریەکان لە ڕووی چۆنێتی و جوانکاری و نوۆسازیەوە، بەڵام دوابەدوایی کردەوە تیرۆریستیەکانی فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا گرفتی ئاسایشی و کۆنتڕۆلکردنی شارە گەورەکان بەر لە هەر هەنگاوێکی دیکە بوو. ئەمە ئاستەنگێکی زۆر گەورەیە لە بەردەم جێبەجێکارانی یاسا. هاوشێوەی ئەو هێرشەی لە ئەوروپا بینیمان ئەوە بوو بار هەڵگرێک کە خۆی کرد بە نێو قەرەباڵغیەکدا، جا ڕاگررتنی ئەم جۆرە هێرشانە زۆر سەخت و ئەستەمە. دابینکردنی 65 بار هەڵگری بارکرا و بەلم و سە ئۆتۆمبیلی گەورەی بربەست و بربەستی ئاسن و کۆنکرێت بۆ گۆڕەپانی تایمز سکوێری نیویۆرک بۆ ڕێگرتن لە هەر کردەوەیکی تیرۆریستی هاوشێوەی بار هەڵگرەکەی ئەڵمانیا، هاوکات 7000 پۆلیسی زیاتر ئامادەکرا بوو بۆ سەرجەم شوێنە هەستیارەکان و دابینکردنی تیمی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی سەرباری ناوەندی چاودێریکردنی ئاسایشی کە لەوێدا ئەو تیمانە بە 9000 یەکەی تەلەڤیزۆنی و کامێرای چاودێریەوە چاودێری سەرجەم ئەو شوێنانەیان کردبوو. دانانی بربەستە کۆنکرێتیەکان و بازگە و خاڵەکانی پشکنین بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ئەوروپا نامە و شتگەلێکی نوێ بوون لە کاتێکدا دەیان ساڵە لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕازدا بۆتە بابەتێکی ئاسایی. بەڵام لە ئەستەمبوڵ کردەوەیکی ترسناکی تیرۆریستی ڕوویدا کاتێک هێرشبەرێک بە دەستڕێژی گول لە 39 کەس دەکوژێت و 69 کەسیش بریندار دەکات. سەرباری توندکردنی باری ئاسایش و ئامادەباشی پۆلیس و لەشکر بۆ هەر کردەوەیکی تیرۆریستی و ترسی خەڵک و حکومەتەکان لە هەر هێرشێکی تیرۆریستی، بەڵام ئاهەنگ و بۆنەکان لە تەواوی جیهاندا سازکران. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.